رادیۆی ئەلغەد لە هەرێمی کوردستانەوە پەخش دەکرێت و تایبەتە بە خەڵکی مۆسڵ و دەوروبەری 10 کارمەندی هەیە و 24 کاتژمێر بەرنامە و گۆرانی و هەواڵ دەگەێنێتە دانیشتوانی ژێردەستی داعش. ڕۆژانە خەڵکی مۆسڵ پەیوەندی بەم رادیۆ دەکەن و یەکەم پرسیاریان ئەوەیە کەی لە ژێر زوڵم و زۆرداریای داعش ڕزگاریان دەکرێت و مۆسڵ ئازاد دەکرێت. الغرض الأساسي مەبەستی سەرەکی لە دامەزراندنی رادیۆی ئەلغەد بۆ پەیوەندیکردنە لەگەڵ هاوڵاتیانی پارێزگای مووسڵ. بۆ ئەم مەبەستەش پرۆگرامی ڕاستەوخۆمان هەیە بۆ وەرگرتنی پەیوەندی لەو کەسانی دەتوانن بە تەلەفۆن قسەمان لەگەڵدا بکەن. ئێمە هەوڵی لێک نزیک خستنەوەی تێڕوانینەکان دەدەین لە نێوان ئەوانی لە نێو شارەکەدا گیریان خواردووە و دەنجیان بە جیهان بگێنن. دابڕاندنی خەڵکان لە جیهانی دەرەوە تەنها ئامرازی داعشە بۆ کۆنتڕۆڵکردنی خەڵکان و دابڕانیان لە دەرەوە. ئێمە لە ڕێگەی ئەم رادیۆوە هەوڵ دەدەین دیواری بربەستکردنی دەنگی خەڵکان دارمێنین. داعش بەردام هەوڵ دەدات دانانی بربەست و تەشویشت بۆ سەر پەخشی رادیۆی ئەلغەد دروست بکات، بەڵام شکستی هێناوە. پەنایان بۆ پەیوەندیکردن بردووە و قسەی نەشیا و ئاراستەی کارمەندانی رادیۆکە دەکەن و هەڕەشەی کوشتن و سەربرینیشان لێ دەکەن. مستمعينا أيضا يانا عمر من الموصل. استاش پەیوەندیەکمان لە مووسڵەوە لەگەڵدایە. هقول لك يتكلمون على داعش. ئێوە قسە بە داعش دەڵێن هەڕەشە دەکەن سوێن بە یزدان دەستمان دەتانگاتیە و سەرتان پان دەکەینەوە. چییە بەڕێستان هەڕەشەمان لێ دەکەن؟ باشە چیتان لە دەست دێ درێغی مەکەن و فەرمون وەرن. ڕێژەی پیاوان کەمە ئەوانەی پەیوەندی بە رادیۆکەوە دەکەن چونکە ترسیان هەیە لە ناسینی دەنگەکانیان، بەڵام ئافرەتان بە دەنگە ڕاستەقینەکەی خۆیان ڕۆژانە پەیوەندی دەکەن و دووە هەواڵی ناو مۆسڵ بۆ کارمەندان و گوێگرانی رادیۆکە دەگوازنەوە. ئاکۆ معلومە. أي قولي. زانیاریەکم لایە دەمەوێت پێتان بڵم چەند گوندێک هەن لە دەرەوەی شاری مووسڵ بەڵام سەر بە مووسڵن گوندەکان پڕن لە خانمی یەزیدی و هەمویان عێراقین. ئەمە دووەم جارە پێیان ئاراستەی بەرایانی پێشمەرگە دەکەم و پێیان دەڵێم برایان گوێ بە قسەکانی ئەو تیرۆریستانی داعش مەدەن. 3 جار سوێن بێ بەیزدان ئێمە چاوەڕوانی سەعاتی سفرین و چاوەڕوانی هاتنتانین. تیرۆریستانی داعش لە شاری مووسڵ ژیانی ئێمەیان کردوتە دۆزەخ. داوا لە برایانی پێشمەرگە دەکەین کەی لە دەستی ئەمانە ڕزگارمان دەکەن. هێزەکانی پێشمەرگە و هێزەکانی حشتی نیشتمانی و هەروەها سوپای عێراقی هەمووان ئامادەی ڕزگارکردنی مووسڵن. چەکدارانی داعش کاتژمێر 12 شەو ئاو کارەبایان لە شارەکە بڕی ژیانیان لێتاڵ کردوین. بەڕێوەبەری رادیۆ ئەلغەدیش دەڵێ داعش بەکارهێنانی سەتەلایت و ئینتەرنێتی قەدەغە کردووە و لە ئێستاشدا دەستی بە بڕینی ئامێرەکانی پەیوەندیکردن کردووە تا دەنگی ڕاستەقینەی دانیشتوانی مۆسڵ نەگاتە دەرەوە. منع استخدام تیرۆریستانی داعش لە نێو شاری مووسڵدا بەکارهێنانی سەتەلایتیان قەدەغە کردووە و هەروەها پەیوەندی بێسیمیان لە هاوڵاتانی شارەکە بڕیوە. ڕێوشێنیان لەسەر خزمەتگوزاری ئینتەرنێتیش تون کردووە و لێپێچینەوە لە خەڵکان دەکەن. هاوڵاتیانی مووسڵ گەیشتونەتە حاڵەتی تەقینەوە و هیوا دەخوازن ڕزگارکردنی شارەکەیان بەم زوانە بێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.